ئێستا لە بازاڕەکانە بە شێوەیەکی بەرچاو نرخی نایلۆن بەرز بۆتەوە با بڵێن علاگەشی پێڵن لە بازاڕە. طبعاً بۆ هەر کیلۆیەک دەوترێت نزیکەی 750 بۆ 1000 دیناری چۆرە سەر. ئەگەر ئەم کیلۆ علاگەی پێشووتر بە 2500 وایە بە 2000 وایە ئێستا نزیکەی 3 بۆ 3500 دینارە و لە 20 کیلۆیەکە لە فەردەیەکە دەوترێت لە 30000 دینارەوە بۆ تا نزیکەی 80000 دینار. هۆکارەکەی ئەمە لەو راپۆرتەدا ڕوونی دەکەینەوە بەداداچوون دەکەین بزانین بۆچی نرخەکەی هێندە گران بووە هۆکارەکانی پشتی ئەوە چین و چ کاریگەریەک لەسەر بازاڕ دروست دەکات. بەرزبوونەوەی نرخی علاگە بارگرانێکی زۆری بۆ کاسبکاران دروست کردووە. هەر فەردەیەک علاگەی 20 کیلۆیی کە پێشتر بە 30000 دینار بووە ئێستا گەیشتۆتە 75000 دینار. ئەمە بەواتای زیادبوونی زیاتر لە 150 نرخەکەی دێت. کاسبکاران نیگەرانی خۆڵی خۆیان دەردەبڕن و جەخت دەکەنەوە کە ئەم گرانبوونە تێچووی کارەکانیانی زۆر زیاتر کردووە. ئێستا علاگەی پێشتر ئێوەتان کڕی بە چەند بوو ئێستا بۆتە چەند؟ ئەم علاگەی پێشتر ماکری بە 1500 بە 1550 ئێستا بوو بە 3000 تقریبا 3-4 ڕۆژێن بە 3000 کردی. نی ئەم شەڕەوە مدێکە گۆڕاوە یعنی ڕۆژ بە ڕۆژە گۆڕی. ئێمە سەرەتا بە 1550 ماکڕی تقریبا مدی ئەم 2 هەفتە ئەوە بوو بە 3000. هۆکاری ئەم گرانبوونە کتوپڕە بۆ کەمبوونەوەی هەناردەی کەرەسەی خاو لە وڵاتانی ئێران و سعودیا دەگەڕێتەوە کە ناوەندی سەرەکی بەرهەمهێنانی ئەم کاڵایەن. ئەمیش بەهۆی بە ئامانجگرتنی کارگەکانی ئەو دوو وڵاتە بەهۆی ئەم شەڕەوە ئاسی بەرهەمهێنان بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. خاوەن کارگەکانی ناوخۆش هۆشداری دەدەن و دەڵێن ئەگەر حکومەت گرنگی بە بەرهەمی ناوخۆی نەدات نرخەکان زۆر لەوە زیاتر بەرز دەبنەوە. خۆی موادی ئەوەلی نایلۆن بە هیچ شێوەیە لێرە لە وڵاتی ئێمە نییە. وڵاتی ئێمە لە زمانی با بڵێن لە سەردەمی ڕژێمی پێشوو بەڵێ هەبوو، بەڵام لەبەروی پترۆکیمیایی لە وڵاتی ئێمە نەماوە. ئێمە موادی ئەوەلیمان نییە، با بڵێن موادی ئەوەلی لە ئێران هەیە. ئێران بوو بە یەکێ لە سەرچاوە بە قووەتەکانی بەرهەمهێنانی موادی ئەوەلی نایلۆن. بەڕاستی بەهۆی ئەم جەنگەوە کە ڕوویاوە لە پترۆکیمیاکانی ئێران دراوە، ئەویش لە هەندێک پترۆکیمیایی داوە لە خلیجا، لەبەرەوە ئەزمەی پترۆکیمیایە دروست بووە و تەنێک پۆلیئەسلین با بڵێن پۆلیئەسلین ئەو موادانەیە کە موادی سەرەتایی نایلۆنە لە $1000 چووە بۆ $2000 یعنی لە 100% زیایی کردووە. لەبەرەوە ئەگەر کە فەردەیەک علاگە یا دەسێ علاگە بە 5000 بوو بێ بۆ نمونە، ئێستا ئەگەر بە 10000 بێ ئێستا هەر کەم زیاتر چێتە سەر. خۆ بە شوقە بەرهەمێنرێت لەناوخۆ بۆ نمونە مەجموعەیە شت بەرهەمێنرێت کە تاڵان کرێت، شتی استراتیژی بەرهەم نایەنرێت. ئەوە ئیشی دەوڵەتە کە بێ معمەلێکی پترۆکیمیایی کارگەیەکی پترۆکیمیایی گەورە دروست بکە کە بەڕاستی 30 ساڵە ئێمە کە هاوارەکەین کاکە با بەرهەمی ناوخۆ بێ بۆ ڕۆژێکی ئاوایە. ئەم قەیرانە کە تا ئاستی بەرزبوونەوەی نرخی علاگەی هەرێمی کوردستانی گرتووەتەوە، جارێکی دیکە ئەم ڕاستی سەلمان کە هەرێمی کوردستان ئاستی بەکاربەری بۆ بەرهەمهێنەر تێنەپەڕاندووە و حکومەت لەو پەڕی بێپلانیدایە بۆ پاڵپشتی و گرانتیکردنی پیشەسازیە ناوخۆیەکان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.